سڵاتان لێبێت دوای ئەوەی لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و مەسروور بارزانی بڕیاری ئەرزانبوونی نرخی نان لە سەرجەم سەمونخانە و نانەوەخانەکان لە هەرێمی کوردستان درا. دوای ڕێکارانە لەلایەن وەزارەتی ناوخۆیەوە سەرجەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئەم بڕیارە جێبەجێ کراوە. هەڵبەتە لە سنووری ئیدارە سەربەخۆی سۆرانش ئەمڕۆ یەکشەممە بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی سۆران کۆبوونەوەی لەگەڵ سەرجەم ئەو نانەوەخانەوە ئەنجام داوە و وا بڕیارە بۆ دابەزینی نرخی نان یاخود بڵێن هەرزانبوونی نرخی نان کۆمەڵێک ڕێنمایی پێیان دراوە. بۆ مەبەستا ئەمەوێ گفتوگۆ لەگەڵ سەفا سەید خان دۆڵەمەری بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆران بکەم. کاک سەفا گەربێت تێرە سوپاس دەکەم. پەیوەست بۆ بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بڕیارە چۆن هەڵەسەنگێنن و بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە ئێوە وەکو چاودێری بازرگانی سۆران چیتان کردووە؟ بەناوی خدای گەورە و میێرەبان سەرتا بە خێراتنتان دەکەین. ئێمە وەکو بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی سۆران لەسەر بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران هەستان بە سازدانی کۆبوونەوەی سەرجەم نانۆخانەکان و سەموخانەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. بۆ مەبەستا هەموو نانۆخانەکان و سەموخانەکەمان کۆ کردەوە و ڕێنەمایی تایبەت ڕێنەمایەکەمانمان پێدان کە دەبی نرخی سەموو بکرێت 10,000 و نرخی نانش 8,000 بی وەزنەکانیشی 105 غرام کەمتر نەبێ. بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە لەلایەن نانەوەخانەکانەوە ڕێنمایەکان چین چ ڕێنمایی بە نانەوەخانەکان دراوە کە بۆ ئەوەی نرخی نان کەم بکەنەوە؟ بەخۆ ڕێنەمایەکان سەموخانەکان 10 سەمون بە 1000 دەبی وەزنەکە دەبی 90 غرام کەمتر نەبێ و نانیش دەبی 8 نان بە 1000 دیار بی و 105 گرام بێت و 8 بە 1000 بی و نانیش نانی تەندوری 6 بە 1000 بی 140 گرام هەتا 150 گرام بێت وەزنەکەی. بۆ مەبەستە ئێوە وەکو چیتان بە نانەوەخانەکان داوە کە بۆ ئەوەی نرخەکە دابشتین ڕێنمایەکانی ئێوە چین بۆ داشکاندنی ئەم نرخە چۆن پابەند دەبن؟ تاکو ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە 150 داشکانی کاربان بۆ کراوە و لەلایەن دوو کۆمپانیاشەوە ئاگیان بە هەرزانتر لە بازار پێیان دەدرێت. تاکو ئێستا ئەو دوو مەرجەیان پێدراوە. لا سنووری ئیدارە سەربەخۆی سۆران بەشێکی زۆر لە نانەوەخانە و سەمونخانە هەن. دوای ئەم بڕیارە لە ئەگەری جێبەجێنەکردنی ئەم بڕیارە لەلایەن نانەوەخانەکانەوەی وەکو بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی ئیجراعاتی ئێوە چییە لە بەرامبەر جێبەجێنەکردنی ئەم بڕیارە؟ ئێمە هەموو نانەوەخانەکانمان تەبلیغ کردووە کە لە بەیانیڕا دەبی نرخی نان و سەمون ئەرزان بکرێت وەوەی پابەندی ئەو ڕێنەمایانش نەبی ئێمە ئیجراعاتی پێبژاردنیان پێ دەکەین. ئەگەر هەر بەردەوام بوون و پابەند نەبوون ئەوە دان دەخین. جیا لە پێبژاردن و داخستن بەشێک لە زۆر لە شوێنانێکەدا ئەخرێن ناو بڵاو ناکرێتەوە و بۆ بڵاو نەکردنەوەی ناو ئێوەکو چاودێری بازرگانی ئەو شوێنانەی کە پابەند نەبن دوای داخستنی جیا لە داخستنی ئیجراعاتی دیکە چین؟ ئێمە نەتوانی ناوی هیچ شوێنێک بەلاو بکەینەوە چونکە بەپێی یاسا نابی ناوی شوێنەکان بەلاو بکرێتەوە. بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە لە تەواوی ئیدارە سەربەخۆی سۆران جێبەجێکرێت جیا لە سنتەری قەزای ناوەندی سۆران قەزاکانی دیکە و ناحیەکانی دیکەش بوونی هەیە. ئێوەکو چاودێری بازرگانی بنکە و یاخود بڵێم هۆبە لە سەرجەم قەزاکان هەیە و ئەوانیش ئاگدارکرانەوە کە لە بەیانیەوە دەبێ نرخی نان دابەزێت. ئێمە بڕیارەکەمان دەرکردووە بە نووسراوی ڕسمی دەدەین هەموو قایمەقامەتەکان لە هەر قەزای سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئەو بڕیارە لە هەموو شوێنەکان جێبەجێ بکرێت وەکو خۆی. سەلام. زۆر سپاس. بەڵێ ئەوەی گوێبستی بوون گوتەی بەڕێوەبەری چاودێری بازرگانی ئیدارە سەربەخۆی سۆران بوو لەبارەی دابەزینی نرخی نان ئاماژێ بەوە کرد لە بەیانیەوە لەسەر جەم نانەوەخانە و سەمونخانەکانی سنووری ئیدارە سەربەخۆی سۆران دەبێت نرخی نان دابشکێنرێت و نرخی سەمون 10 بە 1000 دینار دیاری کراوە و نرخی نانیش 8 نان بە 1000 دینار دیاری کراوە. بەڵێ ئەمە دوای ئەوە دێت کە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاری داشکاندنی نرخی نان لە نانەوەخانە و سەمونخانەکان دراو و لە بەیانیەوە ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت لە سنووری ئیدارە سەربەخۆی سۆران.